ئیستا ئەمە لەبانی شتەکە دروستێکم گۆزەکە ئەمە بیدائیە پێڵێن یعنی یەکەمین جار مرۆڤ کاری هێناوە بەمەیشی کردیە نەختێ ئەمانەی گۆریایە جاران ئەمە قوڕ بە قوڕیشیانەکە بانی داینە وە گۆزە بە سیستا کردمانە ئاسن ئاهینە ئەمە بە پێ سوورەخوا بە پێ ئەم ئامیرە شتێک هەیە کارەبای گەرەک نییە هیچی گەرەک نییە یعنی تاسیر ژینگە و ئەم شتانە پیسی و هین چۆنەڵی دەرناکە ئەو ژێرەکەی تەختەیە دار توویە یان هین گوێز ئەوێ بەقەوەت تەحمل بکە بانەکەیش شەفتە هینە جاران دار بوو بانەکەیش قوڕ بوو ئستا ئەمەش تەوا بوو ئستا ئەمە مێنێ وشکەوێ بەیانی تەراش پێڵێن تەراش یەکەین هەم تەنیکی یەکەین لە خوارەوە هەم شوێنەکەی خاسەکەین